ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە، ئاگرگرتنی چیای شەنەچیری ئیلام لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی کوردستان و ئێران، بێبەژمانی خوێندکارنامەی پارێزگای سیستان و بەلوچستان لە خوێندن، سەپاندنی حکمی 3 ساڵ زیندان بەسەر چالاکیی سیاسی لە زیندانی خوڕماوە. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە. ڕۆژی پێنجشەمە 20 خەرمانان شێرزاد عەلی ڕەمایی تەمەن 38 ساڵ و خەڵکی شاری سنە لەلایەن هێزەکانی داری ئیتڵاعاتی شاری سنەوە دەست بەسەر کرا. ناوبراو بە هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژێم بۆ سەرماڵەکەی بە بێ بەڵگەی قەزایی وە بە توندوتیژیەوە دەست بەسەر کراوە و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کرا. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەیە و هاوڵاتیە سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیشی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بەو زانیاریەک لەبەردەستانیە. ناڕوونی چارەنووسیەکێک لە بەندکراوانی شۆڕشی ژینە لە زیندانەکانی ڕژیم. محەممەد سۆهرابی بەندکراوی سیاسی و لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی سەرڕای تێپەڕبوونی 234 ڕۆژ لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕێکەوتیەکی ڕێبەندانی 1403 هەتاوی لەلایەن هێزەکانی داری ئیتڵاعاتەوە دەست بەسەر کراوە و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە ئەو هاوڵاتیە پێشووتر لە 2 دۆسیەی جیاوازدا لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە حکمی 16 مانگ زیندانی تازیری و 1 ساڵ دوورخستنەوەی بەسەردا سەپێنرا بوو. بەڵام سەرڕای ئەمەش دیسان دەست بەسەر کراوەتەوە و لە زیندانی ڕژیم لە شاری نەخەدا ڕاگیرێت. ئاگرگرتنی چیای شەنچیری ئیلام ڕۆژی چوارشەمە 19 خەرمانان چیای شەنەچیری لە پارێزگای ئیلام بە هۆکارێکی نادیاراگری گرتووە و لەلایەن خەڵکی ناوچەکە و ژینگە پارێزانەوە کۆنتڕۆڵ کراوە. بە پێودیمەنانی بەدەستمانگەیشتون بەهۆی ئاگرەکەەوە دارستان و سروشتی و ناوچەیە زیانێکی زۆری بەرکەوتووە و ناوەندە پەیوەندیدارەکانی ڕژێمیش تەنانەت یەک تیمی فریاگوزاریان ڕەوانەی ئەو ناوچەیە نەکردووە. خەڵک و ژینگە پارێزانی پارێزگای ئیلام بە سەرەتایی ترین پێداویستیەکانەوە ئاگرەکان کۆنتڕۆڵ کردووە و بارەها گیانیشیان کەوتوەتە مەترسیەوە. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی کوردستان و ئێران لە ڕۆژانی ڕابردوودا 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە شارەکانی کوردستان و ئێران بە تۆمەتی کوشتنی بان قەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 2 بەندکراو بەناوەکانی ئومید ڕەحمانی و کامیار نەجەفزادە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ناوەندی کرماشان ئیعدام کران. هاوکات 2 بەندکراوی دیکە بەناوەکانی نەجیب ئازەڕۆم و جەواد محەممەد پەناه لە زیندانەکانی ورمێ و ناوەندی قۆم بە هەمان تۆمەت لە سێدارە دران. هەروەها بەندکراوێکی دیکە کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانی کرمان ئیعدام کراوە. خۆکوژی بەندکراوێکی مەحکوم بە ئیعدام لە زیندانی قزل حەساری کەرەج. یعقوب سەبزی تەمەن 27 ساڵ خەڵکی شاری کوهدەشت سەر بە پارێزگای خوڕەماوە و ڕاگیراو لە زیندانی قزل حەساری کەرەج کە لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامی و حکمی سێدارەی بەسەردا سەپێنرا بوو بەداخەوە کۆتایی بە ژیانی خۆی هێنا. ناوبرا 7 ساڵ پێش بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کاتێک کە تەنیا تەمەن 19 ساڵ بووە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. شایانی باسە لە سەرەتای ساڵەوە تا ئێستا بەلانی کەم 35 بەندکراو لە زیندانەکانی ڕژێم بە چەند هۆکاری جیاوازگیانیان لەدەستداوە و 15 بەندکراو لەم ئامارەش کورد بوون. بێبەژمانی خوێندکارانی بێناسنامەی پارێزگای سیستان و بەلوچستان لە خوێندن بە پێڕاپۆرتەکان زۆرپێ و منداڵانەی پارێزگای سیستان و بەلوچستان کە ناسنامەیان نییە لەلایەن ڕژێمەوە لە مافی خوێندن بێبەش کراون.
بە پێی راپۆرتەکان هاوکات لەگەڵ پێبەشکردنی ئەو منداڵانە لە خوێندن لەلایەن ڕژیمەوە بنەماڵەوە منداڵانە بەهۆی سیاسەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەو پارێزگایە بۆ ژەرکردنی خەڵک زۆربەی بنەماڵەکان بەهۆی خراپی دۆخیابووری و نەبوونی کار توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی منداڵەکانیان نییە. خراپی دۆخی بەندکراوان لە زیندانی شەیبانی ئەهواز. بە پێی راپۆرتەکان لە ڕۆژانی ڕابردوودا کارەبا و ئاوی زیندانی شەیبانی ئەهواز بۆ ماوەی زیاتر لە 21 کاتژمێر پچراوە و بەندکراوان لە دۆخێکی خراپدا دەژین. بە پێی راپۆرتەکان سەرڕای لەسەرەوە بوونی پلەی گەرما لەو شارە و هەروەها نەبوونی ئیمکاناتی ڕیفاهی لە زیندانی شەیبانی ئەهواز کە یەکێک لە بەدناوترین زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیە. بەرپرسانی ئەو زیندانە بۆ ماوەی زیاتر لە 21 کاتژمێر بەندکراوان ئاوی خواردنەوەیان نەبوو و هەروەها کارەباشیان پچراوە و نەیان بووە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کۆمەڵێکی زۆر لە بەندکراوانی ئەو زیندانە بەهۆی ئەم کردوەی بەرپرسانی زیندانەوە ئێستا لە دۆخێکی تەندروستی زۆر خراپدان و پێویستیان بە دەرمان هەیە. سەپاندنی حکمی 3 ساڵ زیندان بەسەر چالاکێکی سیاسی لە زیندانی خۆڕەمئاوا دوای هەواڵ. ڕۆستەم باخری چالاکی سیاسی دەست بە سەرکراوی خەڵکی شاری کۆهدەش لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە حکمی 3 ساڵ زیندانی تازیری بەسەردا سەپێنرا. ناوبراو بۆ ماوەی زیاتر لە 74 ڕۆژە لەلایەن هێزەکانی داری ئیتلاعاتەوە دەست بەسەر کراوە و ڕەوانەی بەندیخانەی شاری خۆڕەمئاوا کراوە و هەروەها لەم ماوەدا لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەشی و دەستڕاگەیشتنی بە پارێزەر بێبەش کراوە. بە پێی راپۆرتەکان ئەم حکومە بە تۆمەتی تەبلیغ دەست بە ڕژیم و بێڕێزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی لەلایەن دادگای ئینقلابی و پارێزگایەوە بەسەریدا سەپێنراوە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.